سەربانی کافەیەکی شاری هەولێر پێشانگای کاری دەستی کراوەتەوە. 17 هونەرمەند لە 4 پارچەی کوردستان بەشدارن و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. ناومانەوە بازاری سەربان بۆ 2 ڕۆژ بەردەوام بێت لە ساعات 7 ئێوارەوە تا 11 شەو. هەر کەسێک لەم گەنجانە و لەم بڕاندانە بابەتەکانی خۆیان عەرزەکەن بۆ فرۆشتن. دو ساڵ پێش هاتمە باشووری کوردستان بۆ هەولێر، دیتم ئێرە فەرشی بووە لە کۆنەوە، ئەوەم دەزانی بەس هاتم دیتم خەریکە هەمووی لە ناوەچێ و کەسیش کەڵکی لێوە ناگرێ و بایەخیشی پێ نادا، بۆیە بیرم کردەوە کە دەتوانم چی بۆ بکەم. ئەوەی کە توانیم کە باشە و هیچ کێشەی نیە هەڵی دەگرم، زۆرتر لای خۆم دەمێنێتەوە بە فۆرمێکی دیکە ڕای دەگرم ئەوانەی کە زۆر کۆنن. ئەوانەی دیکەش کە دەبینم خراپ بووە سوتاوە چیدی کەڵکیەوەی نەماوە کە بەکاری بێنیتەوە لە ماڵەوە ڕای بخێ یا دێم نوێی دەکەمەوە و دەیکەم ئەم تابلۆیانات. بە گچکەیی زۆر حەزم لێ بوو ئیش بکەم مەسەرەن لە قوڕ و لە شتا کە گەورە بووم هەستم کرد کە دەبێ بیکەمە بە ئیشک بیکەمە بە بزنزێک کە بتوانم چێژێکی لێ بێنم. خاوەنی بزنزیشی لە پیگمنتس کە یەکەم براندی ڕەنگی سروشتیمان هەیە لە کوردستان و عێراق. ڕەنگەکانمان هەمووی لە سروشتیەوە دروستکراوە لە بەردی خۆمان و لە گوڵی خۆمان. من وەکو هونەرمەندێک دایما یەک پرسیار لە ناو مێشکما بوو کە ڕەنگ لەکوێ دروستە بێت. دوای ئەوەی کە بایۆلۆجیم تەواو کرد بۆم دەرکەوت کە لە یەک ڕەنگە ئێمە یەک دنیا مادەی کیمیایی بەکارهێنین کە هەم زیان بەخشە بۆ مرۆڤ و هەم بۆ سروشت. لێەوە وتم ئەبێ هونەر چاکمان بکاتەوە نەک خراپترمان بکات و لێەوە بزنزەکەم سەری هەڵدا.